دراوی ئەلکترۆنیتیە کێ و چۆن و لە چ سەری هەڵدا ئەوانە چی بەکاری دێنن ئایا حەڵاڵە یان حرامە وڵای کاتی خۆی بە سواردایان پێ نەویست کیان بۆ سواردنی و هەر نەویست کۆرە عوسمانی برادەریشم گوتی وەرە بوویتە حەودا قڕان هەر نەویست کۆرە ئەزە نیازات گوتی بوویتە 35 گرام کۆرە ئەگە ئێستا بم کڕی بە کۆرە ئێستا تاوەڵەمان دەبوو چیشم لێرانە بۆ بێژدا دەنیشتم سەیجان بەرداشت جانەکەم حاڵت باشی سەلام بە باسیەکی بە کۆرە بە پێنج و دەبوو باسی و چیت نەکڕیوە باسی درای ئەلکترۆنی دەکەن و بیتکۆین هەیە ئەمە چیە؟ کۆرە لە کاتی خۆی کاتی تازە سەری هەڵدا بوو باشە سەردەمی زوو تازە هاتی بوو گوتیان دەوەرە کاکە بچۆ وەرەخێ بیکڕا گوتم بەخۆم باوەڕم بە شتان نییە کاکە با پارەشم نەفرێت گوتیان بەرە بیکڕا گوتم نابێت ئێستای دوڕاو با بۆ بدەستکەم کاکە بۆ 4.5 و هەر نەویست 7 هەر نەویست 35 هەر نەویست ئێستاوە بوتە 5 بەخوای والله بەستی هەرە بەخۆی بوتە 5 دەفتەر بەکڕی نایەسە کاکە ئەگە ئێستا یەقلم کڕی باوکار بە 4 وەرەقەی ئێستا 5 دەفتەری دەکردووە هیچیشم نەدەکرد بەس ئەوەندە ساڵان و کاتیشم بە پارەکەش بەخۆی ئازان لۆ نەمکڕی ماکەم خۆستاژەم بیشارماوە بیکەیت بۆ نمونەوە ئێستاش دراویتر هەیە کۆمپانیایتر هەیە بۆستر هەیە زۆرم PGI PGI بەڵێ کۆرە بابە لە ماوانێ و لە داخرا گورە کراوە سێرڤەرەکەی دووبارە کراوە ستابەکان گەڕێنەوە لە تو دەزای مەسەلەکە چۆنە چۆنە لە PGI کاکە ئێستا PGI ئەتوو هەنی پاکێژی لەناوە باشە لە پاکێژەکانی ناو PGI بە دراوی بیتکۆین دەکرێت یعنی تو بیتکۆینت نەبێ ناتوانین پاکێژەکانی بکرێت ینی بە کورتی مختصری PGI سیستەمێکەوە دەکا ینی ئەو دراوەی کە لە بیتکۆین هەتا پێت سەرف کالەوە ینی ئەوی فێڵەکە و شتێکشی هەیە یەکلی کە لە لای خۆیان دەتوانن یەکسە سێرڤەرەکە شەتداونکەن و هیچ شتێک لە بن دەست نامێنێت ئەوە هیچ شتێکش نییە هیچ شتێک لە بینتانە نییە ئەغدێک بێ شتێک بێ دۆخی ئاک بێ بە هیچ شتێکش لەبەرەوە ناتوانێت داوای مافخۆتکەوە وەرە و دراوە ئەلکترۆنیەکانی کێژوان بەڵام ئەو داخستنیان نییە بەڵام ئەو داخستنی هەیە سەر بۆ نمونە بیتکۆینەکە و سووتێنراوە بەڵام هێشتا سێرڤەرەکەی ماوە هێشتانە ریش دەکات ناتوان دای بکەن بەڵام PGI لە لای خوان یەکلیکە دادەخی و وبسایتەکە نامێنێت ئەو فەرقەشی هەیە دراوی ئەلکترۆنی چیە؟ دراوی ئەلکترۆنی سەرەتا ئەگەر باسی ئەم دراوەکەین دراوەکە تەنها بە شێوەیەکی هیزری هەیە واتە بە شێوەی نەقد و دەستی نیە لە ناو بازاڕدا تەنها لە سوەر کارتێکی و بوونی هەیە دراوی ئەلکترۆنی چۆنات بۆ منە ئێمە لە کاتی کڕینی خانوبەرێکدا یاخود هەر مامەڵەیەک بێت ئەو لایەنی کەوا ڕێکخەر لە ناوانی ئێمەدا بەشێک لە پارەکە بۆ دەچێت بە ڕێژەی سەدایەک بە نمونە لە کڕینی خانوبەرە بێ هەر شتێک بێت جا لە پێشودا هەر کاتێک تۆ پێویست مەبلەغێک پارە بۆ کەسێک نێری پێویست بە سەدایەک بوو یاخود بانقەکە هەموو لێ وەردەگرێت کرێی نارنەکە وهروەها لەو نارنەشدا کاتی زۆر دەست بۆیە دراوی ئەلکترۆنی ئەمەی نەهێشت و لایانی سێمی نەهێشت لەم بوارەشدا دراوی ئەلکترۆنی دروست بوو لە ساڵی 2009 وەروە لە دراوی ئەلکترۆنیدا وە گوتمان نەقد نیە واتە لە دەست ببی دێتە دەستێشتر واتە ئەو کەسێک کە دەینێری و ئەو کەسێک کەوا دەینێری و ئەو کەسێک کەوا وەرگرەکەیە هیچی دیار نیە و نازانرێت شێیە تەنها کۆدێکە بۆی دەنێرێت سەرەتای دروستبوونی ئەم دراوە کەی و لەچوو سەری هەڵداوە بۆ یەکەمین جار لە ساڵی 2008 لەسەر دەستی ساتۆشی ناکامۆتۆ لە وڵاتی ژاپۆندایە سەری هەڵداوە لە ساڵی 2008 بۆ یەکەمین جار بە فەرمی پەرەی پێدرا و بە تاکیدی لە ڕۆژی 3 مانگی 2009 بەدەسترا بۆ یەکەمین جار کە ئەم دراوە بەردەسترا نرخی تەنها $0 بوو یعنی دراوەکە بە خۆڕایی بوو تەنها چەند مەرزێکی هەبوو بۆ بەدەستێنانی بەڵام لەم دقیقەوە ئەم راپۆرتی تێدا دەکەین نرخی یەک بیتکۆین کە هەرە باوەکەیەتی نرخی 55 ملیۆن و 667,000 دیناری عێراقیە یعنی ئێستا زۆری فەرقە گەشەیەکی هێزگار زۆری کردووە و ئەو کەسانی کە ئەم نیشان دەکەن لە سیستەمێک ئەو دراوەیان دروست کردووە پێدەوترێت بلۆکچین سەرەتای سیستەمەکە لە ساڵی 90ەکانەوە سەری هەڵدا و بەفەرمی لە ساڵی 2014 بەدواوە بۆ سیستەمێکی جیهانی و بەتایبەتی لە لای بازرگانەکان ئەم سیستەمەش دوو زۆر دەگرێتەوە زۆری یەکەمیان کەوا بازرگانەکانن کەوا ئیشی حەواڵەکردن و ناردنی پارە و لە نێوان کۆمپانیاکانی خۆیان پێ دەکەن بۆ ناردنی لە زیاتی ئەشیاکان پارە بە حەواڵە دەنێرن لە ڕێگەی ئەلکترۆنیەوە
ئەوە پێدەوەیان زۆر یەکەمن و زۆری دومیان ئەو کەسانن کەەوە پەری پێدەدەن پەرە پێدەرەکان کەوا بە ئینگلیزی پێ دەڵێن ماینەرەکان لەوانێ جوتان لەو بێسا ئیشی ماینینگ بە تایبەتی ئەوە کەسانی کە لە بواری کۆمپیوتەر دەکەن ماینەرەکان هەڵستن بە بەستنەوەی چەند بلۆکچینێک پێکەوە دواترش کە بێت و ئەنی بلۆکچینەکانیان گەڕاندەوە سەر شێوازی یەکەم خوێن هەردانەیەک بیتکۆین وەرەگرێ لەگەڵ کردنی ئەم کردارەشدا ئەنی لە کۆتاییەکانی 2019 بە تایبەتی سەری هەڵداوە ماینەرەکان ینی گرافیکاردێکی یەکزار زۆر بەکاردێنن بۆ ئەم بەبەستە چکە تاواکو GPU بەهێزتر ینی گرافیکاردی کۆمپیوتەر پێدەوترە GPU تاواکو GPU بەهێزتر و زۆرتر بەکاربێنن ئەوە ئیشی بیتکۆین لە بۆیان ئاسانتر دەبێت و دەتوانن ئاسانتر بلۆکچینەکان پێکەوە بەستنەوە لێکیان زیاکەنەوە بۆی تاواکو دراوێکی بیتکۆین وەرگن هەر لەبەر ئەمەشدا نرخی گرافیکاردەکان یەکزار گران ببوو بەڵام دوای ئەوەی لە چین قەدەغێک چکە لە چین و ئێران زۆر کردارێکی باو بوو دوای ئەوەی لە چین قەدەغێک لە ئێستا نرخی گرافیکار دابەزیتەوە بۆ نمونە ئەگەر RTX بێنینەوە RTX 3070 کە بۆ خۆی بە $500 لە شەریکی نڤیدیا دوای ئەوەی کە ماینینگی بەسەردا هات ینی نرخی گەیشتە $1500 و نزیک بۆ لە $2000 بەڵام ئێستا باشە سارەکەی دابەزیوەتەوە ئێستا هەرچەندە زۆرە بەڵام ئێستاش خۆی لە نزیکی $1000 لە بینی $900 بۆ $1000 و یەکێک لە هۆکارانێکەوە چین هەڵسە بە قەدەغێکردنی ماینینگ لەبەرەوەی گرافیکار دەکەن ئەنی ئەو کۆمپیوتەرانێکەوە بۆی بەکاردێن ئەنی ژوورێکی گەورەیان دەوێتەوە پێگاتوە لە چەندان گرافیکاردی زۆر ئەم گرافیکاردانش بە هیچ شێوەیەکی کۆمپیوتەرەکان نابێت بگژێنەوە لەبەرەوەش کارەبایکی یەکزار زۆر دەوێت حکومەتی چینیش زۆر گرنگی بە لایەندا هەستا بە قەدەغێکردنی گرافیکە ماینینگ بۆی لە ئەو زۆرە لە ماینینگدا بەکارنێت حرامە یاخود حەڵاڵە وەک لە پێشودا وتمان زیاتر لە 1600 زۆر دراوی ئەلکترۆنی هەیە بە شێوەیەکی گشتی ئەوانە کە لێرێدا زۆر باون لە کوردستان دراوی ئەلکترۆنی وەک بیتکۆین ئیتریەم PGI بیتکۆین و وەنکۆین هەتا دوایی ئێمە ناتوانین بڕیاری 100% بدەین ئاخۆ حرامە یاخود حەڵاڵە چونکە زیاتر لە 1600 زۆری دراو هەیە لە جیهاندا لەوانەیە هەمووی حرام نەبێت بەڵام بەپێی قسەی زۆرینەی هەر زۆری زانایانی جیهان پێیان وایە مامەڵەکردن بە دراوە ئەلکترۆنیەکان دروست نییە و حرامە و خۆتانی لێ بەدوور بگرێت بە شێوەیەکی گشتی مامەڵی دراوە ئەلکترۆنیەکان شێوازی زۆرە بەپێی ئامارەش ساڵی 2018 تا ئێستا 1600 زۆر دراوی ئەلکترۆنیمان هەیە و ئەم دراوە ئەلکترۆنیانش لە دراوێکەوە بۆ دراوێکی جیاوازی هەیە بۆ نمونە ئێمە دراوی بیتکۆینمان هەیە بیتکۆین وەکو ئۆتۆمبیلێک وایە بەهایەکەی هەر کاتێک دراوەکە لە بۆرسەکاندا بەهاکەی بەرز بووە دەتوانێت بیفرۆشی دوار کاتێک ئارەزووی بکەیت دەتوانانی نەیفرۆشێت تا ئەو کاتێک دراوەکە بەهاکەی بەرز دەبێتەوە و دراوی تریشمان هەیە بۆ نمونە دراویت کەمانەیە بە ناوی بیتکۆین کە ئەمەش بەپێی ئەو گرێبەستەی کە لەگەڵیان دەکەی ئەم دراوە بۆ نمونە پاکێجێک دەکڕی بە $6,000 ئەم پاکێجە بۆ ماوەی ساڵێکە ڕۆژانە بڕی $10 وەردەگریەوە کە ماگانە دەکاتە $270 و لە کۆتایی ساڵەکەدا تۆ $6,000 وەردەگریەوە جگە لەو $270 کە لە ماگانە وەردەگریەوە ئەمەش بەپێی ئەو ڕێککەوتنیە کە لە ڕێوان کەسی کڕیاری دراوەکە و ئەو کەسێک کە دراوەکە دەفرۆشێت دەیکەن و لەسەری ڕێک دەکەوە و دراوێکی تریشمان هەبوو پێشتر کە بە ناوی PGI بۆ ئەم دراوەش کە دراوێک بوو لە ماڵپەڕێکی سەر ئینتەرنێت بوو و لە نێو ماڵپەڕەکەدا پاکێجە بوو لە ڕێگەی ئەم پاکێجانەوە لە ڕێگەی دراوی ئەلکترۆنیەوە کە بۆ نمونە من بیتکۆینم هەیە لە ڕێگەی بیتکۆینەوە پاکێجەکانم دەکڕی و کە کاتێک پاکێجەکان دەکڕی ئەوان کاریان بە پارەکەی تو دەکرد تۆ بە بیتکۆین پارەکە دەنات ئەوان پاکێجەکانی خوان لە ڕێگەی بیتکۆینەوە بە تۆ دەفرۆشتووە لە ماوەی و بوونە 5 تا 6 تا 7 مانگ بە پێ و ڕێککەوتنی لە نێوان تۆ PGIدا هەبوو مامەڵە بە پارەکەی تۆ دەکراوە بۆ نمونە بە تۆیان دەبوو دوای 5 مانگ تۆ بڕە پارەکەی خۆت بە 2 بەرامبەر وەردەگریەوە بەڵام ئەم دراوە ئەلکترۆنیانە تاکو ئێستا قسەی زۆربەی زانایان و کەسانی شارەزای بواری کۆمپیوتەر و ئەنتەرنێت تا ئێستا جێگەی متمانی 100% نینەوە هەم بەکارهێنەران و هەم ئەو کەسانی کە مامەڵی پێوە دەکەن بە تایبەتی لە کوردستان باشترین نمونەش کە بردننی ئەم دراوانەیە لەلایەن ئەو کەسانی کە دراوەکان دەفرۆشن یان خودە و کەسانی کە سەرپەرشتی ئەو ماڵپەڕە ئینتەرنێتیانە دەکەن دراوی زۆدێکسی تورکی بوو کە خاوەنەکەی فاروق فاتح بوو کە لە ماوە شەو ڕۆژێکدا با کلیکێک ماڵپەڕەکەی داخست و
زیاتر لە 2.5 میلیارد دلاری بەکارهێنرانی بردو وڵاتی بەجێهێشت و تا ئەم خولەکەش هیچ سۆراخێکی نییە. تا تازە چی بکەینەوە ئەو کات نەمان کڕی نەمانزانانی ئێستا لەدە بڕۆی کراس دەستەوەرە باڕۆینە بەخوای بەس خەفەتە ئێوارە وەرە چنی ماڵێ باش فیلمەری کەرە هەبشێ